زۆر باشە هەر سەبارەت بە پەیوەندی تەلەفۆنەکەی وەزیری دەرەوەی ئەمریکا لەگەڵ محەممەد شیا سوودانی سەرۆک وەزیرانی عێراق بەو سێ بابەتەی کە قسەی لەگەڵا کردووە دیارە ئەمریکا ئێستا هاتۆتە سەر هێڵ و تا ڕادەیەکیش ڕژدە لەسەر قسەکانی کە کردوێتی من دەمەوێت لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر لەبارەی ئەم بابەتەوە بکەین کە داخۆ ڕژدی ئەمریکا تا کوێیە و پشت ناکاتە دۆستەکانی خۆی بە دیاریکراویش خەڵکی کوردستان و هەرێمی کوردستان کە دۆستی ڕاستەقینەی ئەمریکان لە ناوچەکە میوانەکەمان زۆر بەڕێز دۆگڵاس سلێمان باڵوێزی پێشووتری ئەمریکا لە عێراق ڕاستەوخۆ لە واشنگتۆنەوە لەگەڵماندایە بەڕێز سلێمان سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لە ژووری هەواڵی کوردستان 24 مارکۆ ڕۆبیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا لە پەیوەندێکی تەلەفۆنیدا داوا لە سەرۆکوەزیرانی عێراق دەکات دەڵێ دەبێ موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان هەموو مانجێک سرف بکرێت باش دەزانیت سێ مانگە عێراق خەڵکی کوردستانی برسی کردووە کە ئەمە لە هیچ شوێنێکی دنیادا نییە ئەمە چ پەیامێکە بەڕای ئێوە بۆ دەسەڵاتدارانی عێراق وابێت گفتوگۆی نێوان وەزیری دەرەوەی ئەمریکا لەگەڵ لە سەرۆکوەزیران سوودانی زۆر سەرنج ڕاکێش بوو و هەروەها گفتوگۆیان لەبارەی چەندین بابەتی گرنگ کرد و داوای لە سەرۆکوەزیران سوودانی کردووە داوای لە حکوومەتی ناوەندی کردووە کە پارەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بدات ئەمە یەکەم جار نییە کە ئەمریکا داوا لە حکوومەتی عێراق دەکات و داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانیش دەکات پێکەوە ڕێککەوتن بکەن و کێشەکانیان چارەسەر بکەن من پێم وابێت کە وەزیری دەرەوە ڕۆبیۆ لەگەڵ سوودانی دووپاتی کردوتەوە کە پێویستە کێشەکانی هەردوو حکوومەت چارەسەر بکرێت و موچە و شایستە دارایەکانی موچەخۆرانی هەرێمی کوردستان بنێردرێت زۆر باشە بڕێز سلێمان جەنابتان باڵوێزی ئەمریکا بوون لە عێراق زۆر چاک شارەزای عەقلیەت و حکومڕانی عێراقیەکانن میلیشیا چەکدارەکانی عێراق بە درۆن هێرشیان کردە سەر ژێرخانی وزە لە هەرێمی کوردستان بۆ خۆشت باش دەزانی ئەوانەی ئەو کۆمپانیایی کە کار لە بواری وزە دەکەن هەر هەمویان ئەمریکایین ئایا ئەم هێرشانە ڕاستەوخۆ بۆ سەر بەرژەوەندیەکانی ئەمریکا نین لە هەرێمی کوردستان و لە عێراق من پێم وابێت مارکۆ ڕۆبیۆ گفتوگۆی لەگەڵ سوودانی کردو لەسەر ئەم بابەتە چەندین هێرش کراوەتە سەر بنکە ئەتۆمیەکان بەعفو بنکە نەوتیەکان لەلایەن ئێرانەوە و هەروەها لەلایەن گروپە چەکدارەکانی هێرش کراوەتە سەر کێڵگە نەوتیەکان کە ئەم کێڵگە نەوتیانە لەلایەن کۆمپانیەکانی ئەمریکاوە بەڕێوە دەبرێن و ئەمەش هێرشێکی ڕاستەوخۆیە بۆ سەر کۆمپانیەکانی ئەمریکا بەڕێز ڕوبیۆ ئەم پەیامەی زۆر ڕاشکاوانە گەیاندووە بە سوودانی و دەبێت هەموو ئەوانەی ئەم هێرشانە دەکەن پێویستە بە بەرپرسیار بناسێنرێت و پێویستە سزا بدرێن و ئەو پەیامانەشی ئەو بەڵێنانەشی کە حکوومەتەکەی سوودانی داوێتی پێویستە جێبەجێ بکرێت و نابێت جارێکی دیکە هێرش بکرێتە سەر کێڵگەنەوتەکان و بەرژەوەندەکانی ئەمریکا لە ناوچەکە و چەندین فشار دروست کراوە لەسەر حکوومەت بەهۆی ئەم هێرشانەوە و هەروەها پێویستە سیستمی دادوەرێ عێراقیش بە شێوەیەکی بەرپرسانە مامەڵە بکات لەگەڵ ئەم کێشەدا و پێویستە فشارێک دروست بکرێت لەسەر حکوومەتی عێراق بۆ ئەوەی جارێکی دیکە ئەم هێرشانە دووبارە نەبنەوە و نابێت ئەوانەی کە ئەم هێرشانە دەکەن چی دیکە بەبێ سزا لێ دەرچن. بەڕێز سلێمان ئەگەر هاتوو عێراق پابەندی بەڵێنەکانی نەبوو موچەی موچەخۆرانی نەنارد هێرشی درۆنیش لەلایەن میلیشیاکانەوە بەردەوام بوو بۆ سەر دامەزراوە نەوتیەکان هەروەها نەوتی هەرێمی کوردستانیش عێراق ڕێگەی نەدا هەناردە بکرێتەوە
چاوەڕوانی هەڵوێستی ئەمریکا بکەین هەڵوێستێکی توندیان هەبێ بەرامبەر بە عێراق؟ بەڵێ من کاتێک کە بینیم بەڕێز ڕۆبیۆ گفتوگۆی لەگەڵ سوودانی کردووە لەسەر ئەم بابەتە ئەو پەیامەی کە ئەمریکا ناردوویەتی پەیامێکە لەسەر کێشەی پرسی نەوت کێشەی نەوت لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق و پێویستە ئەم کێشەیە چارەسەر بکرێت و ئەم کێشەیەش وای کردووە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا بۆ ئەوەی ڕاستەوخۆ گفتوگۆ لەگەڵ حکوومەتی عێراق بکات لەگەڵ بەڕێز سوودانی گفتوگۆ بکەن تاوەکو بەردەوام بن لە دانوستانەکان و کێشەکانیان چارەسەر بکرێت و هەناردەنەوەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی بۆرینەوەتی عێراق تورکیا دەست پێ بکاتەوە چونکە ئەم کێشەیە دەبێت چارەسەر بکرێت و چ لە ڕێگەی سۆمە بێت یان هەر لایەنێکی دیکەوە کە پێویستە نەوتی هەرێمی کوردستان دەست پێ بکاتەوە و پێویستە لە پەرلەمانی عێراقیش چارەسەرێکی ئەم بابەتە بکرێت و هەروەها پێویستە ئەو پرۆژە یاسایی کە چووەتە پەرلەمانی عێراق سەبارەت بە پرۆژە یاسایی دەستی حەشدی شەعبی دەبێت ئەم کێشەیەش چارەسەر بکرێت لە سەبارەت ئەم بابەتە ڕۆبیۆش گفتوگۆی لەگەڵ سوودانی کردووە کە نابێت بەم شێوەیە دۆسیەی حەشدی شەعبی بە یاسایی بکرێت چونکە حەشدی شەعبی تا ڕادەیەک نزیکن لە ئێرانەوە و هەژمونی ئێران زیاتر دەکات لە ناوچەکامە لە بەرژەوەندی ئەمریکانیە و پێویستە هەموو ئەوانەشی کە هێرش دەکەنە سەر هەرێمی کوردستان بەربەر پرسیار بناسێنرێن. باش بەڕێز سلێمان بەڵام سەرۆکوەزیرانی عێراق بەیاننامەیەکی بڵاو کردوێتەوە ڕاگەیەندراوێکی بڵاو کردوێتەوە دەڵێت گوایە بە وەزیری دەرەوەی ئەمریکای گوتووە هێزەکانی حەشدی شەعبی هێزی فەرمی حکوومەتن و لەژێر کۆنتترۆلی حکوومەتدان ئەگەر هاتوو ئەم یاسایەی تێپەڕاند چاوەڕوانی ئەوە بکەین کە ئەمریکا سزای تند بەسەر عێراقدا بسەپێنێت و خۆ دەزانی هێزەکانی حەشدی شەعبی بە تەواوی دژی ئەمریکان. حەشدی شەعبی گروپێکی جیاوازن چەندین گروپێک هاتوون و بە یاسایەک لە ساڵی 2016ەوە کرا خەریکە بە نزیکەی بکرێنە یاسایی و ئێستاش پرۆژە یاساکە براوەتە پەرلەمان دەیانەوێت بە یاسایی ئەم گروپانە حەشدی شەعبی بخەنە ناو سوپای عێراق و دەیانەوێت بە شێوەیەکی یاسایی دەستیان بگاتە بودجەی عێراق بەڵام لەلایەکی دیکەوە ئەم گروپە چەکدارانە هێرش دەکەنە سەر بەرژەوەندەکانی ئەمریکا لە ناوچەکە و بە سیاسەتی ئێران و لە بەرژەوەندی ئێران کار دەکەن و پێویستە ئەم گروپانە چارەسەر بکرێن و زۆر ڕاشکاوانە بەڕێز ڕۆبیۆ گفتوگۆی لەگەڵ سوودانی کردووە کە پێویستە ئەم پرسە چارەسەر بکرێت و نابێت چی دیکە ڕێگەیان بدرێت بە شێوەیەکی یاسایی دەستیان بگات بە بودجەی عێراق و بە یاسایی بکرێن ئەگەر ئەمە بکرێت بە شێوەیەکی یاسایی ئەم گروپانە بچنە ناو سوپای عێراق و کاتە هەژمونی ئێران زیاتر دەبێت لە ناوچەکە و دژی بەرژەوەندەکانی ئەمریکان. زۆر باشە زۆر بەڕێز دۆگڵاس سلێمان باڵێزی پێشووتری ئەمریکا لە عێراق ڕاستەخۆ لە واشنگتۆنەوە لەگەڵ مابووی گەلێک سوپاس بۆ ئێوە کاتێکی خۆش.